هر وەک هۆن دەزانن ڕژیما بەعس بساڵان بوو زڵم زۆرداری لە کوردان دەکرد بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستانی نێزیکی 1 ملیۆن کورد بێ ناسنەما بوون بێ پێناسە بوون یعنی وەکو کۆچبەر و پەنابەر و ئاوارە بوون دەبووی وڵاتیدا دژیان زڵم زۆرداریە ون گەهشت بۆ ئاستا هەری ژۆر لێ شکرا خودێ به هێزن شەروانên کورد bi yepegê û yepejê Kurdan karî statûyekê bingehekê ji xwe re ava bikin bi hêz û îrade û moral û viyana xwe li ser pêyan rastiyan niha jî salek derbas biye li ser rejîma Beşar Esed lê Mihemed Colanî ku niha jê re dibêjin Ehmed Şerh û hemû hevkar û hevalbendên wan bi hemû awayekê hewl didin bi zav didin Rojavayê Kurdistanê wê ezmûna wê derê têk bibin lê îdareya xasar ku niha menûnerê îdareya xasar li welatên kendav jî wergirt got em wekû bangewaziyê bang ji hemû Kurdan dikin bi hewara me de werin ji ber ku ketina Rojavayê Kurdistan ketin û ketina hemû perçeyê din e û her wa serkeftina me jî serkeftina hemû sê perçeyên Kurdistanê ye. Îca li ser vê mijarê gelek hêvî û miraz hebûn ku xelkên Rojavayê Kurdistanê û her wa Sûriyê ku قناغeke din bête rojevê lê bi mixabanî wa wisa dernekeft hikûmeta demkî an ku veguhêza Sûriyê ku hêşta xwe li ser pêyan ranegirtiye êrişî du perçeyan kin nevêra êrişî Kurdan kir lê Kurdan êrişî baş dana bersivdayîna Kurda baş bû lewma xwe peşvekî jî kir lê çû li perav an ku beravên ew navçeyên ku laziqiye û tertûsên ku erebên şîa an ku elevî lê jiyan dikin êrişî berfireh kir komkujî tevkujî pêk anî û her va navçeyên başûrê welatê Sûriye ku ew jî dorzîne ku bi esdê xwe wekû Kurd dibînin êrişî wan kir li bê derê jî komkujî tevkujî pêk anî îca xelk bi çaveke din temaşayê dike hemû pêkhateyên Sûrî ji bilî ew hikûmeta nihayê Sûrî heta hindek erebên Sunî jî geşbînin bi wêyekê ku dixwazin ew ezmûna Rojavayê Kurdistanê li wan navçeyan jî dubare bibe her li ser vê mijarê em ê rawestin Rêzdar Ziya Ebdullah çalakvanê siyasî yê pêkhateya Dûrziyan li welatê Sûriyê digel me de berêz Rêzdar Ziya Ebdullah tu bi xêrê hatî ser çavê min û ew herifîn û hilûşîna rejîma Beşar Esed li cinabê te û hemû xelkê Sûriyê pîroz û binbarek bibe. Belê pisyara me ya destpêkê ew e hûn wekû pêkhateya Dûrziyan divê salek derbas bû çi bi serê we hat hûn çi qas geşbînin ku ew hikûmeta demkî û veguhêziya niha li ser desthilata xwe wekû desthilata seranserê Sûriyê dibîne çi bû we kir û çi îna serê we سەرەتا ئێوارەت دوانیوەڕۆتان باش سەبارەت بە چالاکیەکانی گەلی سووریا لە دوای تێپەڕین بوونی ساڵێک بە سەرگۆڕینی ڕژێمی فەرمانڕەوە لە سووریا جیاوازە و ناتوانم وەکو خۆم بە تەواوەتی بتوانم ئەو هەستانە دەربڕم ئەتوانم باسی شارەکەی خۆم بکەم لە سوەیدا کە چەندێک چاوەڕێن و لە ماوەی ئەو چەندین ساڵەی ڕابردوو لە 2011 هەتاوەکو ئەمڕۆ ئێمە لە سوەیدا و من وەکو کەسێک لە پێکاتەیەکی گەورە بەشدار بووین لە شۆڕشێکی گەورە لە سەرەتاکەیەوە لە 2011ەوە تاوەکو گەشت بە ئەم خەونەی کە هاتەدی کە دەوڵەتێکی سربەخۆ و دەوڵەتێکی یاسایی دەوڵەتێکی ئازادی بوونی هەبێت کە سەر تاسەری وڵاتەکە بگرێتەوە پێناسەی هەموو پێکاتەکانی گەلی سووریا بێت لە ناوەڕاستی 2012دا شۆڕشەکەی سووریا بوو بە چەند بەشێکەوە بەشێکیان بەرە و شۆڕشێکی ئیسلامیان برد بەڵام هەنێکیان ئەیان ویست شۆڕشێکی شارستانی بن ئێمە وەکو بەشێک لە سوەیدا
پەیامی خۆمان هێشتەوە پەیامێک کە ئیمانمان هەبێت بم دۆسیەیە تاوەکو گەشت بەوەی کە ڕژێمی بەشار ئەسەد ڕووخا ئێمە ئەڵین یەک بە یەک گەلی سووریایەکە لە دوای ئەوەی کە دەسەڵات ڕادەست کرا لە دیمەشق لە ڕێگەی دوایەوەی کە هێزە سەربازیەکان خۆیان بەدەستەوەدا شتەکان تۆزێ ڕوون بوون کە ئەگەر هەیە شتەکان بە شێوەیەکی باش یاخود ئاشتیانە کۆتایی نەیەت لە ئێستەیە توانی بڵێ بەرە و مرکزیەتێکی تونندڕەوی زۆر زۆر چڕ ئەڕوات بیرۆکەیەکیان پێش دیار کرد وەکو بیرۆکەی فەرمانڕەوایی ئومی و فەرمانڕەوایی بە شەرعی خوا و ئەمەش کۆمەڵێک ئەتوانی بڵێ بیرۆکەی سید قوتب و حەسەن بەننا و ئیخوان موسلیمینە ئەمە ئەم شۆڕشە نییە کە ئێمە خەوتمان پێوە بینی و کارمان بۆ کرد باشە لە دوای زنجیرەیەک کار کە زۆر باش نەڕۆشتە کۆمەڵکوژیەک کرا کە و لەگەڵیشە کۆمەڵکوژیە کرا لە سوێدا و هەروەها قسەی ناخۆش ئەکرا و هەراسانکردن ئەکرا خۆیان نابینن نایانەوێت سووریایەک ببینن کە لە قۆناغی گۆچۆ بۆ قۆناغێکی کە کۆمەڵێک کەس گۆڕاوە ئەمە تێڕوانینی بەشێکە لە سووریەکان بەڵام زۆرینەی سوێدا ئەڵێت تەنها کەسەکان گۆڕاون وەکو ینی یاریەکە کە لایەنەکان جیاکراون بەشار ئەسەد لاچووە و کەسێک هاتووە کە ئێستا ئەوە تا ئێستا لە سەفرمان ڕەوایە ئەگەر ئەمەش چارەسەر نەکرێت خراپترە بێت باشە پرسیارم ئەوەیە ئێستا ئەگەر پرسیار لە جنابت بکەم هاوکاریەکانە پەیوەندیەکانی ئێوە وەکو پێکهاتەی دوورزی لەگەڵ کوردەکان چۆنیە؟ تایبەت بە پەیوەندیمان لەگەڵ کوردەکان ئەتوانم بڵێم زۆرینەی پەیوەندی خەڵکی سوێدا لەگەڵ کوردەکانە بەڵام ئێمە ئەو ئەزمونەی کە لە باکوور و ڕۆژهەڵاتی فورات هەیە من گەشتمە قامیشلۆ پێش چەند ڕۆژێک و ئەزمموی من لێرە وەکو پێکەوە ژیان و بەشداریکردنم لە زۆرینەی چالاکیەکان لە کۆنگرەی یەکێتی گەلەکان و یەکێتی پێکاتەکان لەگەڵ پێکاتەکان ئەژیم لەوێ سەرڕای ئەوەی کە خەونێک هەیە کە دەوڵەتێکی یاساییمان هەبێت و یاسا سەروەر بێت ڕێز لە یەکتر بگرین و نیشتیمان بۆ هەمووان بێت بەڵام گەلی ئەو ناوچەیە گەلی قامیشلۆ ئەو ناوچێ وەکو گەلی سوێداوان کاتێکە ئەچیتە ناوماڵی خەڵکی حەسەکە و قامیشلۆ وەکووە بچیتە ناوماڵی کەسانی و دانیشتوانی سوێداوە پەیوەندیێکی زۆر زۆر مێژووی کللتوری ڕەسەنی جوانیان هەیە چۆن لە سوێدا گرنگجی ئەیرێت بە هۆزەکان و لە بمونە لە سەدەی یەکەمی زاینیەوە تاوەکو ئێسەش هەن بەڵام ئەم هۆزانە بۆ نمونە هۆزەکانی سوێدا دواتر سەفەریان کردووە چوون بۆ شوێنی کە وەکو حەلەب وەکو عێراق یعنی ئێمە وەکو 700 ساڵ گەشتمان کردووە وەکو هۆزەکان بڵاو بووینەتەوە و ئەتوان بڵێن پەیوەندیی باشمانێ باشە هەندێک کەس ئەبێن کو دوارێ دموگرافی کار دکەن دەبێژە نزیکاتیەکە وەکو پێکهاتەیە دوورزیان دەگەل کوردên êzîdî û herwa Kurdên yarsan an ku kakeyî he ser bê mijarê çi nêzîkbûna we heye ku xalên hevveş bibînin û wekû pêkhateyekê ji bo pêşerojê seredarî digel wan qonaxan bikin
ئەوەنەی تێگەشت بێتم ئەوەی کە ئێستا ئێمە باسی بکەین بینە سەر کرۆکی بابەتەکە ئێمە لە سەردەمی بۆمونە ڕژێمی حافز ئەسەریشەوە لێرەوە بووین لەگەڵ ناسنامەی سووریاین ئێمە و بەڵام ئەم ناسنامەیە ڕوون نییە و لە دوای ساکسپیکەوە بۆمونە ئەم شتە هاتەکایەوە و لە دوای ئەوە ناسنامەی سووری پێشنیارکرا ناسنامەی سووری بە شێوەیەک لە شێوەکان هەوەیەک بوو پێناسەیەک بوو کە هەموو گەلەکان کۆبکاتەوە و ئامانجەکەی ئەوە بوو کە هەمووی کۆبکاتەوە لەم ساتەیە کە ئەم شتە پێشنیار کرا و دوای ئەوەی کە هۆشیاری بۆ نمونە لە کۆمەڵێک لایەن بەرز بۆەوە ئەتوانم بڵێم لایەنە عەرەبیەکان دەستیان کرد بە لە ناوبردننی پێکاتەکانی کە عەرەب نەبوون کە بەڕەسەنایەتی عەرەب نەبوون و لە دوای ئەوە لە نظامی بەشار ئەسەدەوە تاوەکو جۆلانی پێویستە باش لەم بابەتە تێبگەین بۆ مونە کە کاتێک ئەوان باسی نەتەوە یاخود گەلی ئیسلامی دەکەن ئەمە لە کاتێکایە بۆ نمونە ئەگەر کەسێک مەسیحی یاخود جوولەکە بێت یاخود غیر دین بێت دینێکیکە بێت وەکو خۆیان نەبیندرێن ئەمە کەسێکی بێدینە یاخود بێ باوەڕ و کافرە ئەبێت بچەوسێنرێتەوە یاخود بکوژرێت و ئەمە لەو پێناسەیە جێی نابێتەوە لە پێناسەی سووریا جێی نابێتەوە ئەو شتانەی کە لە سووریا ڕوویاون ئەتوانم بڵێم زنجیرەیەک بوون لە هەڵوەشاندنەوەی پێکاتەکانی کە و ڕەتکردنەوەی پێکاتەکانی کە لە سەردەمی بەشارەوە هەتاوەکو بۆ ئێسش کە جۆلانی لەسەر دەسەڵاتە هەمان شتە نعم سەیدزیە گەلێک سپاس ji bo rêzdar Ziya Abdullah ku çalakvanê siyasî yê Durzî bû ku li bajarê Qamişlo di gel me de bibore demo me jî kêm bû em daxwaza lêborînê dikin.